دوابەدوای و هێرشانەی کە لە چواردەی مانگی ڕابردوودا کرانە سەر چەند ناوچەیەکی جیاواز لە پاریسی پایتەختی فەڕەنسا و دواتر کە داعش بەرپرسیارەتی هێرشەکانی لاستۆگرت ترسی ئەوروپیەکان بەرامبەر بە ئایندارە توندڕەوەکان گەیشتۆتە لووتکە. ڕۆژنامەی میترۆی بەریتانی بڵاوی کردوتەوە ڕێژەی ئەو کردەوە توندوتی ژیانەی کە بە پاڵنەری ئاینی لە بەشێک لە وڵاتانی ئەوروپا ئەنجام دراون لەلایەن گروپە ئاینیە جیاوازەکانەوە تەنها لە 102 واتە ئەو کردەوە توندوتی ژیانەی کە لەلایەن تاک یان گروپە ئیسلامی توندڕەوەکانەوە ئەنجام دراون لە ئەوروپا لە 102 کەمترن. بەپێی ئامارەکانی ڕۆژنامەکە لە ساڵی 2011دا 174 کردەوەی توندوتیژی لە ژمارەیەک وڵاتی ئەوروپادا ئەنجام دراون، بەڵام هیچ کام لەو کردەوانە پاڵنەری ئاینیان نەبووە و لەلایەن هیچ گروپێک یان ڕێکخراوێکی ئاینیەوە ئەنجام نەدراون. هاوکات لە ساڵی 2013دا لە کۆی 152 کردەوەی توندوتیژی کە لە ئەوروپا ئەنجام دراون تەنها 2 کردەوەیان پاڵنەری ئاینیان هەبووە. ڕۆژنامەی میترۆی بەریتانی بڵاوی کردوتەوە گروپە توندڕەوە ئیسلامیەکان بە بەراورد لەگەڵ نەتەوە پەرستەکان لە ئەمریکادا کەمتر جێگای مەترسین بۆ سەر مرۆڤایەتی. بەپێی ئەو لێکۆڵینەوانەی کە زانکۆی پرینستۆنی ئەمریکی ئەنجامی داوە ئەوەی خستۆتە ڕوو لە نێوان ساڵانی 1970 تا 2005 تەنها لە 106 کردەوە توندوتیژەکان لەلایەن موسڵمانە توندڕەوەکانەوە لە ئەمریکا ئەنجام دراون، لە کاتێکدا ژمارەی ئەو کردەوە توندوتیژیانەی کە جوولەکە توندڕەوەکان و گروپە چەپە توندڕەوەکان و لاتینیەکان و خەڵکانی دیکە لە ئەمریکا ئەنجامیان داون زیاترن لە کردەوەی موسڵمانە توندڕەوەکان کە ڕیزبەندەکەی بەم شێوەیە. جوولەکە توندڕەوەکان لە 107 پشکی کردەوە توندوتیژەکانیان بەردەکەوێت. گروپە چەپە توندڕەوەکان پشکی لە 124 کردەوە توندوتیژەکانیان بەردەکەوێت. لاتینەکان پشکی لە 142 کردەوە توندوتیژەکانیان بەردەکەوێت. ئەو کردەوانەی کە لەلایەن خەڵکانی دیکەوە ئەنجام دراون پشکی لە 116یان بەردەکەوێت. موسڵمانە توندڕەوەکان لە 106 پشکی کردەوە توندوتیژەکانیان بەردەکەوێت. واتە بەپێی ئامارەکان لە 194 ئەو کردەوە توندوتیژانەی لە نێوان ساڵانی 1970 تا 2005 لە ئەمریکا ئەنجام دراون پەیوەندیان بە ئیسلام و موسڵمانانەوە نەبووە، بەڵام لەلایەن بەشێک لە میدیاکان و سیاسیەکانەوە قەبارەی ئەو کردەوانەیان گەورە کردووە. ئەوە لە کاتێکدایە ڕۆژنامەی میترۆی بەریتانی ئاماژەی بەوە کردووە هیچ کام لە کردەوە توندوتیژەکان کە لەلایەن ڕێگزپەرست و نەتەوە پەرستەکانەوە ئەنجام دراون لە جیهاندا لە مێدیاکانی ئەوروپا و ئەمریکا دەنگیان نەداوەتەوە. ڕۆژنامەی میترۆ هۆکاری دەنگ نەدانەوەی ئەو کردەوانە کە لەلایەن ڕێگەزپەرست و نەتەوە پەرستەکانەوە ئەنجام دراون گەڕاندۆتەوە بۆ ئەوەی کە لەلایەن موسڵمانانەوە ئەنجام نەدراون. هەر لەلایەکی ترەوە هەردوو زانکۆی دووک و نۆرس کارۆلینای ئەمریکی لە توێژینەوەیەکی زانستیدا بە ناونیشانی هەڕەشەی موسڵمانە توندڕەوە ئەمریکەکان لە ئەمریکادا گەورە کراوە. ئاماژەیان بەوە داوە کە ڕاگەیاندنی جیهانی بەگشتی و ئەمریکیش بە تایبەتی ڕووماڵی لە 194 کردەوە توندوتیژەکان ناکەن چونکە لەلایەن موسڵمانانەوە ئەنجام نادرێن. ئەوە ژوای کردووە مرۆڤەکانی سەرگۆی زەوی پشکی لە 106 کردەوەی موسڵمانە توندڕەوەکان بە لە 100 ببیێت.